جوات آسایشان نتوین هفگرتی جید درباره کشتن اسماعیل هنیه کوم بو نونر ایران نتوین هفگرتی راگاند دوی جواکا نفدولتی ادی دزدریجین اسرائیل پشگوه نکه پشتی کشتن سروک مکتب سیاسی حماس اسماعیل هنیه الطهرانه جوات آسایش سرداخاز ایران کوم بو پرانیا ولاتین اندام دلگرانیا خوش زده بون آلوزین رجلات ناوراس نشانده نونر ایران نتوین هفگرتی امیر سعید یریوان او ایر شرمزار کرو گوت دوی اسرائیل به جزا کرن و ناب ایدی جواکان نف دولتی همبری دزدریجین اسرائیل بیدنگ به افدار جوات آسایشان اجتماعی امریکا اجرا گهاند همی او بویرند وان چند روژن بوری دا لرجلات ناوین رو داین آرمان جن امریکا جبوی راگهاندنا اگر بست الغزه آلوزد کن جون کربی گوت جی هشتا در فتا چاره سرکنا پرزگری کان و راگهاندنا اگر بست مایه ئێمە لە زیادبوونی گرژەکان نیگەرانین بەدڵنیاییەوە سوپای ئیسرائیل لەبارەی ئۆپەراسیۆنەکانی ئەنجامی داوەن قسەی کردووە هەموو ئەوانەی لە ناوچەکە ڕوودەدەن ئەوەی ئێمە ئامانجمان و کاری لەسەر دەکەین ئاڵۆستری دەکات ئەوەی ئێمە دەمانەوێت تەنیا ئاگربەستە دەمانەوێت لە قۆناغی یەکەم 6 هەفتە ئاگربەست ڕابگەێنرێت و بارمتەی دیکە ئازاد بکرێت با پشتبەستن بەو گفتوگۆیانەی لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیسرائیل هەمان بووە باوەڕمان وایە دەکرێت کلێنەکان پڕ بکرێنەوە و بگەینە ڕێککەوتن سەبارەت بە ڕووداوەکانی یەک دوو ڕۆژی ڕابردووش هێشتا زووە بزانین چ کاریگەریەکیان لەسەر ئەم پرۆسەیە دەبێت کارفدان بردام تایبەتی ژالی ایرانه و گروپن چکداری نو عراق و لبنان دا دی توندن برانبری اسرائیل و راشد زریاتر گل دکتر محمد حسین خلیق شروع و کار سیاسی شتارانه گل مداد به می بحث کین دکتر محمد گلک سپاس کوین گل مدانه امریکا بیجه در فتا چرا سرکرنا پرزگری کان مایه و هولن اگر بستیجی یشتاج ناو نچوینه جبوی راوستاندنان شر اسرائیل برانبری چکدارن حماس نو غزه دا ایرانی راستجی روش خوصه یانجی دی برسفدانا پشتی کشتنا اسماعیل هنیه جبوی اسرائیل هوا بەیانیتان باش بۆ ئێوە تەواوی بینەرانی بەڕێز تەواوی خۆشەویستان لە کەناڵی خۆشەویست کەناڵی کوردستان 24 لە ڕاستیدا دەرفات دوای بەفیڕۆدانی دەمانگ لە خوێنڕشتن کۆمەڵکوژی و کوشتن و وێرانکاری و دەستدرێژی بەردەوام لەسەر بەرەبەرگری لەلایەن دژمنی زایۆنی ئەو دەبینی کارگەری خراپی هەبووە وێڕای بێدەنجی دادگەنە دەوڵەتی نەتەوەیە گرتوەکان وڵاتانی دیکە تەنانەت وڵاتە دۆستەکانی بەرەبەرگری ئێستا دەرفەت هاتوتە پێش بۆ سزادانی دژمنی زایۆنی نەک دەرفەت بۆ ئەوەی بەو شوەیە کە باسی دەکەن ئێستا کاتی هاتووە هێرش و بەرپەچی دژمن زایۆنی بدرێتەوە ئێمە لە بەردەم پێشهاتی نوێداین دەستدرێژی دەکرێتە سەر وڵاتانەی سەروەریان هەیە یاسای نێودەوڵەتی پێشێل دەکرێت و تەواوی نەریتە نێودەوڵەتەکان پێشێل دەکرێن ناکرێت کۆماری ئیسلامی ئێران ئەو جۆرە هەراسانکاری و هەڕەشە ئیسرائیلیانی و ئەمریکیەکان لە ناوچەکەدا قبول بکات تەواوی ئەو گرفتانەی کە لە ئێران لە عێراق لە سووریا لە فەڵەستین ڕوودەدەن هەمویان لە پشتی ئەو ڕووداوانە بە تەواوی هاریکاری دژمنکارانەی ئەمریکایە لە ناوچەکە ئێستا ناوچەکە بۆتە تۆپەڵێکی ئاگر شوێنی خۆی دەگۆڕێت لەم بەر بۆ ئەو بەر کە دلانی دژمنکارانی زایۆنی لە پشتێتی وەکو بەرەی بەرگری شەهیدیان داوە لەو پێناوە لە پێناوی بەرگری ناکرێت بارستایی ئەو وڵاتانە و هەم هاوکاتیش بارستایی گرنگی بەرەی بەرگری کەم ببیندرێت دەبینی زایۆنیەکان ئەو پەڕی سنوورەکانیان بەزاندووە
ناکرێت ئەو دژمنکارانەیەی ئیسرائیل ڕێگەی پێ بدرێت و بەردەوام بێت لە وڵاتانی چوارچێوەی بەرەی بەرگری. دەبینین کۆماری ئیسلامی ئێرانی لی داواکراوە لەلایەن لانەکانی ئەو بەرەیە کە بتوانێت بەرپەتیان بداتەوە و بتوانێن کپیان بکات و دوژمنی ئیسرائیلی بێدەنگ بکات. ئێمە لە بەردەم پێشاتی نوێداین بەڕێزم. باش دکتۆر، ئێستا تێگەشتێکی ئێرانی هەیە. ئەگەر ئەم ژاڵیە ئیرانێ بە بەحەسکین دەمەکە نزیکدا بەرسەردان یانژی تۆڵڤەکردنا هەنیەی هەبە یانژی دەمەکە درێژ پێوە چە هەتا بەرسەکە وسا بێتە داین بەرامبەری ئیسرائیل چکی ئاڵا سوور جوهاتیە بلندکردن. بەپێی پێشبینیەکان چەند ڕۆژی کەمی داهاتوو پێشبەچوونی نوێ بەخۆیەوە دەبینێت. پێشبینیش دەکەین کە بەڕێز نەسڕەڵڵا وتاری هەبێت کە ئەو جەماوەرێکی زۆریشی لە ئێرانیش هەیە و خۆپیشاندان دەست پێ دەکەن، ناڕەزایی زۆرن داوا دەکەن لەلایەنە پەیدارەکان و بەڕێز خامنەییش کە بەڵێنی داوە بەرپەرزدانەوەکە زۆر مەزن دەبێت و سەرکردە سەربازەکان ڕاست پێدراون چونکە ئەو دەست درێژیە لەسەر خاچی کۆماری ئیسلامی ئێران بووە کە سایەتیەکی دیار کراوەتە ئامانج لە خاچی ئێران. بەڵام پەربەرزدانەوەکە بەهێز دەبێت و لەو چوارچێوەی پلانێکی دیاریکراو دەبێت کە چەند قۆناغێک بەخۆیەوە دەبینین کە ئیسرائیل لە ماوەی 4 کاتژمێری ڕابردوو بەردەوام بووە. تەنانەت هاوپەیمانێتی نێودەوڵەتیش لە جورفی نەسڕ و ناوچەکانی دیکەش هێرشیان ئەنجام داوە. ئێستا پێشبینی سیناریۆی نوێ دەکرێت. سیناریۆی ئەڤێن کودە ئیران بگرتە بەرژبووی بەرسەرداینێ نافخۆیە یانژی دێژ دەرڤەژی بخۆڤە بگرە ji بووی بەرسەکە تونتوەکە ئەماژە بە ئەوش دەکەم پێ دەڵێم نەخێر لە دەرەوە ئێران یانەوە تا بەتەنیا هێرش دەکات حزبوڵڵا بەتەنیا بەو شێوەیە و بەرەی بەرگری عراقی یەمەنی بە تەنیا بۆ خۆیان یانیش حزبوڵڵا بەوە دڵی ئاو دەخواتەوە کە لە بەرەی بەرگری لەلایەنێکی دیاریکراوە ئەو هێرشان ئەنجام بدرێن بۆ سەر دژمنی زایۆنی لە هەمان کات ئەو قەوارەی هێرشی بکرێتە سەر یاخود لە تەواوی بەرەکان بە تێکڕایی لە یەک کات هێرشێکی یەکلاکەرەوە ئەنجام دەدرێت. ئایا ئەو زەمینەیە هەمووی ئەو جۆرە سیناریوانە هەموویان دەکرێت لە قۆناغی دیاریکرا و جیاوازیش بن و بەڵام هەموویان لەسەر مێزن. لە قۆناغی دەستپێچیدا بەشداری نێوان حیزبوڵڵا و ئێران دەبێت. یەمەنیش بە هەمان شێوە کاوانش ڕانگەاندووە فەرماندەی فەرماندە باڵەکانی یەمەن ئامادەی خۆیان نیشان داوە بۆ بەشداریکردن وێڕای سەرکردەکانی حەشدی شەعبی لە بەرەی بەرگری لە عێراق. ئەو بژاردەیە ئەو بەو ئاستە مەزنەی ڕوبەڕووبوونەوە دژمنی ئیسرائیلی ئاگری بەڕووخۆیدا کردوتەوە. بەڕێزم ئێستا دەکرێت هەر کەسایەتیەک لەژێر هەڕەشەدا بێت لە تەهران لە هەر ناوچەیەکی بەرەی بەرگری بەداخەوە. ئەمە شکاندنی ئەمنیەتێکی بەهێزە ئاسایشی بەهێزە لە ئێران ڕوودەدات و ڕاوێژکاران کەساتی سەربازی بەڕێز خامنەیی ئاماژەی بۆ ئەوە کرد کە جۆرە خراپبوونێکی ئەمنی هەبووە بەهۆی ئەو دزەکردنە کە چۆن لەو ئاستا میێوانێک دەکرێتە ئامانج لە ناوەڕاستی پایتەخت سەرڕای بوونی ئەو هەموو ئامراز و دەستگا و ئاژانسە ئەمنیانەی کە هەن. ئێمە لە بەردەم قۆناغێکی مەترسیدارداین. من بەڕوونی دەیڵێم کە پەیامی ئیسرائیل باڕوودبی پەیامێکی زۆر ڕوون بوو. ئەمە لەسەریان تۆمار دەکرێت مێژۆ بە تۆمار دەکات لەسەریان دەمێنێتەوە. ئێستا خواستێکی نێوەخۆیی هەیە
ڕۆژنامەکان کەسایەتەکان داوای بەرپرسدانەوە دەکەن. هەستیارەش بوو ئیرانێ باشە پشتی vê hewlê yan jî piştî vê kuştinê ya İsmaîl Heniyek û rastî jî yani biya hêma pirsyarê li ser asayîş û aramiya nava İranê da manzomeya eskerî Supa pazarên İranê çawa mêvanekê wisa giring nava İranê û Tehranê da bête kuştin pêşbîniya gorankariyek ket nava sîstema ewlehiya İranê tê kirin piştî vê bûyerê. بەڵێ ئەو کەسایەتیە سەرکردایەتی کە داوا کراوە بۆ ئەوەی داوای کردووە ئەو ڕاوێژکاری سەرکردەی باڵایە بۆ ئەوەی وەکو ناسراوە لە نەریتی دەوڵەتداری وڵاتان ساڵانە پێداچوونەوە و گۆڕانکاری لە پەیکەری ئاسایشی وڵاتان ئەنجام دەدرێت کە ئەمانە دەبینی پێداچوونەوە نەکراوە دەبینین کوشتن و کردامانجی دەیە ڕابردوو زۆر بوون زۆرن ئەو کردامانج و کوشتنانە واتە ئەمە دەبینین سەرپێچی شکاندنی بربەستە ئەمنیەکان لە ئارادای لە ئێران واتە ئێستا خواست هەیە لێرە و لەوێ گوێمان لێ دەبێت کە گۆڕانکاری لە پەیکەری ئاسایشی ئێران ڕوو دەدات تەنانەت ڤیددیۆیەکی تۆمارکراویش هەیە بۆ سەرۆکی پێشووی ئێران بەڕێز ئەحمەدی نەژاد ئەو پرسیاری زۆری هەیە لەسەر ئەوەی ڕووی داوە بەڵێ من ئاماژەم بۆ کرد ئەمە تەنیا قسەی من نییە بەڵام ئەمە جۆرێکە ئەگەر چارەسەری بابەتەکەش نەکا بەڵام ساڕێژی بەشێک لە برینەکە دەکات لەلایەنی ئەمنیەوە ئێوە دەزانن کە ئەو جەنگە لە ئارادایە لە زۆر لایەنی ئاسایش و ئەمنی لایەنی ڕاگەاندن و هەواڵگری تەنانەت لە ڕێگەی چەکە جۆریەکان ئێستا کۆماری ئیسلامی زۆر پێشکەوتو لەو لایەنە توانستی سەربازی بەهێزە ئێستا هەموو بە داپێدانانی دوژمن و دۆستەکانی کۆماری ئیسلامی ئێران پێداچوونەوە لە هەندێک لەلایەنی هێز ئەمنەکانی دەکات لەلایەنی هەواڵگری دەبینی دژبنی زایۆنی دزە دەکەنە ئێستا بەڕێزم تۆ دەبینی باڵەخانەیەک کردامانجی باڵەخانەیەک دواتر دەچێت لە بەیروت لایەنێکی دیکە دەکات ئامان چۆن دوژمنی زایۆنی بەو شوێنەی زانیوە و بەڕاوێژکارەکانی زانیوە کەواتە ئەمە بربەستێکی ئەمنیەتێک شکێنراوە تەنانەت لە جورفی نەسەر دکتور ئەس بێجارێ بەحسە بەرسەفدانێ بکەم یعنی وەختێ بەحسە بەرسەفدانێ تێتەکردن ئیران حزب الله حتى اليمن جي همي هاو هيزان أبين شيعة بيجبيني تكرن في جاري إيران هول داد قال ولاتين سنة جي ما بس طمنا بعربستان السعودية إمارات حتى قطر يجي شيعة وسنة يك بقرن هف بيمانيك هبل بران بري إسرائيل يعني جي دي صادي هيزين شيعة حتى بجروبين تشك دارين نزيك الشيعة جي ما بس طمن نزيك إيران دي هرب تاني بن بران بر إسرائيل پرسیاری تۆ پرسیارێکی باشە بەڵام ڕێگەم پێ بدە ئەوە بڵێم کە کۆماری ئیسلامی ئێران و بەرەی بەرگری ڕێگە نادەن ئەو بەرەی بەرگری ئاینزای و مەزهەبگەرایی تێدا بکەوێت حەماس لایەنێکی سوننەیە ئەوانەی بەرەی بەرگری لە عێراق لایەنی سوننی و مەسیحیشی لە خۆ گرتووە وڵاتان کە بەرپرسیارەتی یاسایی و ڕەوشتی و ئاینی و بەهایی و ئەن هەیە بەرامبەر بە گەلی فەڵەستین و گەلی کۆماری ئیسلامی ئێران و ناوچەکە بەرپرسیارەتیان لەسەر شانە دەبێت پێی هەڵبستن غەزە سەرەڕای ئەو هەموو دەوڵەتە ئیسلامیە دەبینین لە ژێر گەمارۆدایە ئێستا کۆماری ئیسلامی چاوەڕوانەکە گلۆبیستە و هەڵ بکرد لەنە وڵاتانەوە گەلان دەبینی گەلی عێراق گەلی ئێران گەلی سووریا لە سووریا چێ بوو
کە یاسای قەیسەری جێبەجێ کرد لە سووریا چێبوو یا کە سزاکانی بۆ سەر وڵاتانە سەپاند وڵاتە دۆستەکان بوون و هەندێکیشان نوێنەراتەکانی لە دیمەشق شاندەوە کەواتە نمونەیەکی عەرەبی هەیە قسێژی لە فەرعەونیان پرسی چێ فەرعەونی تۆیەتی کەس نەبوو ڕێگریم لێ بکات ئێستا چێە ڕێگری لە ڕژێمی زاوێنی بکات ڕێکەوتنی ئۆسلۆ کە بکاتە جاڕی بوو چی بەسەر هات یاسر عەرەفات ئەو کات گەمارۆ درابوو دوای ئەوەی پابەندی ڕێکەوتنەکە بوو ئێستا گەیشتونێتە قۆناغێک چاڕوانکی کردنی وڵاتانی دۆست ئەوەیە کە هەرچی خۆیان جێبەجێ بکەن داوایان لێ دەکەین پرسەکە تەنیا سونی و شیعانی نییە ئەمە گەلێکی ستەمدی دەیە لە فەڵەستین بە وێ ڕای لە بەرچاوگرتنی جیاوازەکان دوژبنێکی هاوبەش لەو ناوچەیە هەیە کە لەسەر وەکو ڤایرۆسێک شین بووە لەسەر سنجی ئێمە و هاریکاریەکی بێسنووری دەکرێت پێویستە ئێمە ئەرچی خۆمان جێبەجێ بکەین کاتێک سین دوێنێ سەرکۆنەی ئەو جۆر هێرشانە دەکات ئایا ئەوانە شیعان ئەوانە موسڵمانن ئێمە باس لە دوو هێڵ دەکەین هێڵی ڕاستی و حەق کە تەواوی خەڵکی باشی لە خۆ گرتووە تەواوی ئاین و ئاینزا و مەزهەبەکان و ئاینەکانشی تێدایە وێ ڕاینەتەوە و گەلەکانی کەوڵ هێڵی دووەم هێڵێکی خراپەکاری تەواوی ڕنگ و پێکاتەکانی لە خۆ گرتووە دکتۆر محەممەد حوسێن خەلیق شڕۆڤەکوەری سیاسی هیچ تەهڕۆنێت گەلمەدەبوون سوپاس بووە